ڕێکخراوی تەندروستی جیهانی هانی هاوڵاتیان دەدات خۆیان بە ڤاکسینی دژ بە کۆرۆنا بکوتن. لە کۆنفرانسێکدا کە لە شاری کەرکووک ئەنجامیدا ڕێکخراوی تەندروستی جیهانی پشتیوانی ڕێکخراوەکەی دەربڕی بۆ دامەزرانی ناوەندی گەڕۆک بۆ کوتانی فەرمانبەران و مامۆستایان و خوێندکەرانی کەرکووک بە ڤاکسینی دژ بە کۆرۆنا. شاری سلێمانی یەکەم تا ئێستا یەکەم بۆ لەم هەڵمەتەیە، دواتر دێتە کەرکووک و پارێزگاکانی عێراقش. ئێمە هەتاکو ئێستا لە ناو شاری کەرکووکە لە هەموو نەخۆشخانەکان و بنکە تەندروستەکانە تیمی سابتمان داناوە، 80 تیمی سابتمان هەیە لە ناو سنتەری کەرکووک و قەزا و ناحیەکان. خۆشبەختانە لە بەیانیەوە بڕیارەکە وایە لە بەیانی و لە ناو زانکۆی کەرکووک و سەرجەم کۆلێژەکانە لە ناو هاتوچۆی کەرکووکە لە ناو ئەم شوێنانەشە 10 بۆ 15 تیمی تر دانین. ئەمە لە منظمەی سەحی عالەمیەوە ئێمە منظمەکە زۆر شتمان بۆ تەوفیرەکە هەتا ئێمە بتوانین خەڵکی زیاتر لقاح بکەین، چونکە ئەمڕۆ بەڕاستی ئەوەی کەوا بربەستە لەوەی کەوا ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە لە ناو خەڵکا و پەرەبسەنێ ئەم ڤاکسینەیە کە بە خۆشحاڵیەوە ئێمە لە وڵاتی عێراق ڤاکسینی ڤایزەرمان هەیە، ڤاکسینی سینیمان هەیە، دیسانە ڤاکسینی بەریتانیشمان هەیە، بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە ئیشی لەسەر ئەەکەین لە خولی داهاتووە باسی ڤاکسینی ڤایزەرەکەین کە ئەمریکیە. تەندروستی پارێزگای کەرکووکیش دەڵێت ڕێژەیە و کەسانی لە کەرکووک خۆیان باردوو ژەمی ڤاکسینەکە کوتاوە لە سەدا دەیە و ئەوەنەشی یەکەمی ژەمە ڤاکسینیان وەرگرتووە گەیشتۆتە لە سەدا 20 دانیشتوانی پارێزگای کەرکووک. ڕێژەی ڤاکسین لە پارێزگای کەرکووک هێشتام کەمە. ئێمە نزیکەی سەدەی خەڵکی کەرکووک دوو جەم ڤاکسینی وەرگرتووە و نزیکەی 120 یەک جەمی وەرگرتووە. ئەمەش بەخۆی تا ئێستاکە ئەم ڕێژەیە زۆر زۆر کەمە. ئێمە هیوادارین لە ڕۆژانی داهاتووە دوایەوەی وزارەتی تەندروستی عێراق مۆڵەتی دا کە لە 12 ساڵ بەسەرەوە تەمەنی لە قوتابخانەکان و ئەوانەوە تەمەنیان لە 12 ساڵ بەسەرەوە تا ئەتوانن ڤاکسینی ڤایزەر وەرگرن. ئێمە دەستمان کرد ئێستاکە هەم تیمی گەڕۆکمان هەیە بۆ ناو قوتابخانەکان بۆ ئەوەی قوتابیان ڤاکسینەکە وەرگرن و ڕێژەی کوتان لە پارێزگاکەمان زیاد بکەین. لەو کۆنفرانسەدا نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای کرد ئەم کۆنفرانسە لە تەواوی شارەکانی عێراق وەریەم ڕێک دەخرێت. وتیشی کۆنفرانسەکان بە کۆمەکی حکوومەتی ئەڵمانیا ڕێک دەخرێن. نوێنەری WHO وتیشی ئامانز لەم کارە هاندانی هاوڵاتیانە بۆ کوتان بە ڤاکسینەکە ڕاشی گەیان. تا ئێستا سلێمانی پێشەنگی پارێزگاکان بووە لە ڕووی کوتان بە ڤاکسینەکەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.